الحمد لله گرێەکە کامل دەرهاتووە. بەناوی خوای گەورە میهرەبان. خۆشەویستان، سوپاس بۆ خوای گەورە نەشتەرگەریەکی زۆر سەرکەوتومان بۆ ئەم چارەخوازە بە ڕێزەی ئێستا کە دەیبین ئەشعەکەی دەبین ئەنجامماندا نەشتەرگەریەکی سەر و گەورە بوو. طبعاً گرەیەکی سەر و 7 سانتیمەتری لە بەشی سەرەوەی گورسیلەی هەبوو، لە بەشی سەرەوەی بە سپلەوە لکابوو لە لاتەنیشتەکانی بە دەمان ڕئیسەکانی خوێن لەگەڵ پەنکریاس، ئەمانە هەموو پێکەوەلکانی هەبوو و هاتبوو بۆ سەر دەمان ڕئیسەکانی گورسیلا. طبعاً لەم حاڵەتەدا لەبەر ئەوەی گرەیەکە گەورە بوو و شوێنەکەی هەستیار بوو، ئێمە کاملی گورسیلەکە بە چەوری دەوروبەری و بە کاملەوە دەرمان هێنا. الحەمدولillah نەشتەرگەریەکی سەرکەوتوو بوو، بەڵام ئامۆژگاریەک بۆ هەموو چارەخوازانی بەڕێز کە ئەبێ ساڵانە جارێک بەلای کەم پشکنینی سۆنەر ئەنجام بدەن بۆی ئەگەر بێت و گرەیەکە لە قۆناغی بیدایی تەشخیص بکرێ و بە شوێنەکەی هەستیار نەبێ ئەکرێت تەنیا گرەیەکە دەربهێنرێ بە مەژ پارێزگاری لە گورسیلەکە ئەکرێت. بەڵام سوپاس بۆ خوای گەورە ئەم چارەخوازە بەڕێزەی ئێستاش کە نەشتەرگەریمان بۆ کرد، گورسیلەکەی تری ئاساییەوە هیچ کێشەیەک لە داهاتوودا بۆ دروست نابێت. زۆر سوپاس بۆ تیمی نەشتەرگەری میهرەبانی بە هیوای سەلامەتی. سوپاس بۆ خوای گەورە. دەبینین ئەوە کاملی گورسیلەکە ئەوە چەوریەکەی دەوروبەری کاملمان دەرهێنا. ئەوەش گرەیەکەیە لە بەشی سەرەوەی گورسیلە ئێستا دەیبڕین و شەقی دەکەین هەتا دڵنیا بین کەوا گرەیەکە هەمووی دەرهاتووە. سەیریکەن خۆشەویستان، الحەمدولillah گرەیەکە کامل دەرهاتووە. ئەوە کاملی گرەیەکەیە دەبینن، ئەوە بەشی لای تەنیشتەکانیەتی ئەو لایەک، ئەوەش لایەک، ئەوەش بەرگەکەی، واتە هیچ گرێ و پاشماوەی گرێ بەجێ نەماوە و لێرەش داویتە سەر دەمان ڕئیسەکانی خوێنی گورسیلە. سوپاس بۆ خوای گەورە نەشتەرگەریەکە زۆر باش بوو. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.